کاتتان باش خۆشەویستانم ئەمڕۆ لەگەڵ دکتۆر محەممەد ئیبراهیم ڕسوول سپۆڕی نەخۆشیەکانی ڕۆماتیزم و جومگا لەگەڵتان دەبین. بەخێر بێ کاک دکتۆر. زۆر سپاسان دەکەم مەمنون. بەخێر بێ سپاس بۆ جەنابیشتان بۆ ڕەخساندی ئەم دەرفەتە بە هیوای سوود ئینشاءالله دکتۆر بۆ بینەرانمە بینەران ئیسفادەی باش ئینشاءالله. کاک دکتۆر وەکو پسپۆرەکە جەنابەت کە پسپۆڕی نەخۆشیەکانی ڕۆماتیزم و جومگا دەمانێت بزانین باوترین ئەو دیاردە و ئەو حاڵەت و ئەو نەخۆشیانی کە ڕۆژانە و هەفتانە لە لای جەنابتان خەڵک سەردانتان دەکاتن لە چیەوە دەست پێ دەکاتن باوترینیان کامانە؟ من وەکو پسپۆڕیەکەی خۆم کە پسپۆڕی نەخۆشیەکانی ڕۆماتیزم و جومگام ئەو نەخۆشیانەی کە پەیوەندیان بە کۆئەندامی جوولەوە هەبێت هەم لە بڕبڕەکانی پشت هەم لە جومگەکان هەم لە ماسوولکەکان هەم لە نەخۆشیەکانی دەمار هەم لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم ئەوانەیە کە تووشی پێز دەبن ئەمانە هەمووی سەردانی ئێمە دەکەن. بەڵام وەکو باوترین نەخۆشی کە پەیوەندی بە کۆئەندامی جوولەوە هەبێت ئەوەی کە ئێستا لە هەموو جیهاندا بوویتە دووەم سەبەب لە بۆ سەردانیکردنی نەخۆش لە بۆ سەردانیکردنی نەخۆش لە بۆ سنتەرەکانی پزیشکی لە وەلای دکتۆر لە وەلای دکتۆری گشتی نەک هەر لێرە لە هەموو دنیا نەخۆشیەکانی پشت ئێشانە. پشت ئێشان ئێستا وەکو باوترین خەڵکەی زۆر نەخۆشیەکانە کە ئێستا ئەو کەسانەی کە بینەری ئێمەشن هەرکەس لە شوێنی خۆی لە ژیانی ڕۆژانەی خۆیدا جارێک تووشی پشت ئێشان دەبێت. دکتۆر هۆکارەکەی هۆکاری سەرەکی ئەو بابەتە پشت ئێشا بە شێوەیەکی گشتی خەڵک زۆر خەڵک پێوی دەناڵێنیت بەس هۆکارە سەرەکیەکەی کە دەبێتە هۆکاری ئەو چ نەخۆشیەکە کە تووشی شوێنێک بە تایبەت لەو پاڵم بەشێوی گشتی لە پشت دەبێت هۆکارێک بۆ وەکو پێکاتەی بربڕی پشت ئێمە 33 بربڕەمان هەیە 7 بربڕیان دەکەوێتە مل 12یان دەکەوێتە ناو قۆڵەنج 5یان دەکەوێتە فەقەراتی خوارەوەی پشت. شوێنەکان بەعام ئەوانەی کە زۆر جوولەیان تێدایە بربڕەکانی ملن لەگە بربڕەکانی پشت. ئەوەی بربڕی سینگە بەستراویتەوە بە واستەی قەفەزی سینگ ئەوە زۆر کەم زۆر کەم وایە جوولەی وای تێدابی کە تووشی کێشەمان بکە. بەڵام فەقەراتی مل لەبەر زۆر بەکارهێنانی ڕۆژانە لەبەر زۆر سوڕاندنی مل لەبەر مۆبایل لەبەر خوێندنەوە لەبەر ئیشوکاری ڕۆژانە ئەوە هەمووی سەبەبە کە تووشی کێشەمان بکە. ئەوە هەروەها بربڕەکانی پشتیش ئەوانیش هەم جوولەیان زۆرە هەم لە هەمان کات پێکاتەی بربڕی پشتیش دۆزێک قەوسایەتی تێدایە و کە مەسەرەن زگ و ورجی ئینسانیش بێەوە بەستراویتەوە خاستن کە دەبێتە هۆی زیادبوونی چێش و چێش زیاد دەکە ئەوە یەک لە سەبەکانە کە ئەو دوو شوێنە زیاترین شوێنن کە مەشاکلیان تێدایە. ئەمە کە بەعام باسی بربڕەکان بکەین و باسی کێشەکانی پشت ئێشام بکەین دەتوانین تەوزیعیشیان بکەین بەسەر تەمەنەکانیشدا. هەموو تەمەنێک احتیمالی پشت ئێشانی هەیە بەڵام لە باوترین تەمەنەکان ئەوانەی کە زیاتر توش دەبن لە تەمەنی 30 ساڵ و 40 ساڵ و 50 ساڵ. ئەوەش هەندێک هۆکاری خۆی هەیە احتیمال لە مەسەرەن کە ئینسان دەگاتە ئەو عمرانە هەم ئەو کڕکراگەیە کە لە مابینی بربڕەکانی پشتە ئەو کڕکراگەیە تەرگەتی لینزایەتی خۆی لە دەست بدا وەکو کەسێکی 20 ساڵ و 15 ساڵ نەبی کە بربڕەکان و دیسکەکانی مابینی تونند و تۆڵ بی. هەم لە هەمان کاتدا ئەو کەسێک کە زۆر چوس و چالاکە لە عمری 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ ماسوولکەکانی پشتی زیاتر بە قووەترن. ئەوە وای لێ دەکات کەمتر تووشی ئەو کێشانە بێ بەڵام کە ئینسان کە گەیشتە عمرێک لە 30 ساڵ و 40 ساڵ و بەدواوە ئەو جار سەبر سەبرە کێشەکانی فەقەرات دەست پێ دەکات. بەعام ئێمە دەتوانین ینی بەگشتی نەخۆشیەکانی ڕۆماتیزم نەخۆشیەکانی فەقەرات تەوزیع بکەین لەبۆ دوو بابەت. بابەتمان هەیە تەنها بابەتە میکانیکیەکان ئەو بابەتە میکانیکیانەی کە دەبنە سەبەب لە بۆی کە بربڕەکانی پشت تێک بچن. میکانیکی قەزمان لە چییە؟ ینی ئەوانە سەبەب لە دیسکەکان بێت سەبەب لە ماسوولکەکان بێت سەبەب لە بەستەرەکانی دەوروبەری بربڕەکان بێت ئەوانە دەبنە سەبەب کە ئەوە لە هەرە باوترین نەخۆشیەکانی فەقەراتە کە زۆربەی زۆری خەڵک توش دەبێت. مەسەرەن لە تەشەنوجە یاخود لە ئینزیلاقە لە جێچوونی بربڕەکانە ئەوانە سەبەب باوەکانن. لەلایەکی تر کە نەخۆشیێکی زۆر باو هەیە بەڵام لەبیر کراوە ئەویش ڕۆماتیزمی فەقەراتە. ڕۆماتیزمی فەقەرات یەکێکە لەو نەخۆشانەی کە زۆر جار لە بیدایەتەکانی دەستپێکردنی نەخۆشی هەم
هاتنی نەخۆشیەکەش بەخۆی تۆزێک بە شاراوەیی دێت و هەم دەستنیشانکردنیشی تاخیر دەبێت لەبەر ئەوەی پسپۆری تەواو مەسەلەن بە بڵێ ئەو کەسێکە ئەو پشت ئێشانەی هەیە پسپۆری تەواو نایبینی کە پسپۆری تەواویش نەیدیت بیدایەت نەخۆشیەکە هەم وەکو گوتم هەم بەخۆی شاراوەیە هەمیش بزریش دەبێت ڕاستی ینی ئەوە دەبیتە سەبەبێک لە بۆی کە ئەو نەخۆشیانە هەندێک بزر بن ینی ئەو بەرنامەی ئەوڕۆ چەند پێم مهمە باسی ئینزیلاق و باسی چارەسەریەکانی ئینزیلاق و ئەوانە بکەین زۆریش حەزم لێ ینی هاوڵاتی بەعام و نەخۆشیش بزانی ڕۆماتیزمی بربڕەکانی شەیە ڕۆماتیزم تەنها ئەوە نییە لە دەست و پەنجەکان بدا و دەست و سەرچەکان بدا ئەو کێشەیەشمان هەیە باشە دکتۆر ڕۆماتیزمی بربڕەکانی پشت نێوان بربڕەکان تایم بڵێ وەکو پێناسەی کورتی بکەین دەبێتە هۆی داخوران دەبێتە هۆی ئەو ڕۆماتیزمە دەبێتەوە کە دروستی دەکات ڕۆماتیزمی بربڕەکانی پشت زۆر دەیبیستین ئەو شێ زۆر دەبیستین بەس وەکو کردداری نازانیت هەوکردنە لە بەستەرەکانی دەوروبەری بربڕەکان باش ئەو بربڕانە کە پێگو بەستراونەوە بەستەریان هەیە ئەو بەستەرانە دەست پێ دەکات ئیلتیهاب دەکەن لە نەتیجەی ئیلتیهاباتی زۆرەوە کە بمێنیتەوە چارەسەر نەکرێت پشت تووشی ڕقبوون دەبێت ڕقبوون ئێستا مەسەلەن زۆر کەسێ بینیمانە عمری 50 ساڵە یان 6 ساڵە تووشی کوڕبوونەوەی پشتی بووە ئەو کوڕبوونەوەی احتیمال لە ئەو کوڕە بابلەی لە کاتی گەنجێتیدا هیچ کێشەی نەبووبی بەڵام لەبەر هەبوونی ڕۆماتیزمی بربڕەکانی پشت سەبر وای لێ دەکا تووشی ئەو کوڕبوونەوەی بێت بەعام مەسەلەن ئەمە ڕۆماتیزمی پشت فەقەراتی پشت و ئینزیلاق نیشانەکانیان لێک جودان دوو نیشانە لێکیان جودا دەکاتەوە ئەوانەی مەسەلەن سەبەبی میکانیکی بربڕەکانی پشت وەکو ئینزیلاقا وەکو حتا مەسەلەن تەشەنوجاتە سەڵۆفانە ئەوانەیە ئەوە بە چ جودا دەکرێتەوە ئەو کەسە هەرچەند پشتی بەکاربێنیت لە ژیانی ڕۆژانەدا ژانی زیاد دەبی هەرچەند ئیسراحەتکە ژانەکەی کەمتر دەبیتەوە بەڵام بالعکس ئەو کەسەی کە ئیلتیهابی فەقەراتی هەبی یاخود سەرەتا و ڕۆماتیزمی بربڕەکانی پشتی هەبی ئەو کەسە چەند ئیسراحەت دەکا ئەوەندە ژانی زیاترە چەند زوولە دەکا ئەوەندە باشترە ویکتۆریانی باڵێ لێک زیاکاتەوە نیشانەکان بە شێوەیەکی گشتی هەرەوە نیە ئازاری هەبیتەوە ئازارەکەی لە کاتی ئاشکردن و زۆری ئازارەکەی نەخۆشیەکە لەوە جودا دەکاتەوە ئەوە یەک و هەروەها تەمەن و ڕەگەز و کاریگەریەکانی ئەوانەی مەسەن هەندێک نەخۆشیش هەیە کە دەبیتە ڕۆماتیزمی بربڕەکان ئەویش هەر ئێستا بازەکەن ئەوانیش سەبەبن باشە بۆیە ئەوەی کە زۆر مهمە نیشانەکانە بە دەرەجەیەک ئەو کەسانە ئەوانەی کە ڕۆماتیزمی بربڕەکانیان هەیە شەوانە پشتیان زۆر دەیەشی بەیانیانیش پشتیان زیاتر لە 1 سەعات ڕق دەبی 1 سەعات ڕق دەبی ئەو کەسێک کە ئیلتیهابی هەبی لە فەقەراتی دائیمەن حەزی لێیە خۆی کوور کاتەوە خۆی قید نەکاتەوە بۆیە بە مروری زەمن ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ ئەو شخصە هەروە کوڕە وەکو ڕاهاتنەچی لێدێ هەتا وەختە گوای لێدێ ئەو شخصە ناتوانانی خۆی بەرزکاتەوە ئینشاءڵڵا لەناو بەرنامەکەی هەندێک وێنەی ئەو کەسانەدا دەنین ئەوانەی کە ڕۆماتیزمی بربڕەکانیان هەیە بۆیە ئەوەی کە زۆر مهم بوو ینی هە لە سەرەتای بەرنامەکەی ئەو شتەی جودا بکەینەوە چونکی زۆر جار ئەو نەخۆشیانە لێمان بزرن ڕاستە ئەمە خەڵک لەوانەیە ئەو زانیاری نی کە جەنابلت لەلاتە ئەکیت بۆیە ینی ئازاری پشت بە شێوەیەکی گشتی لەوانەیە بەس نەخێر شەر نیە تەنها ئینزیلاق دیاکردنەوەکەی ئەوە بوو کە باسمان کرد بەڵێ جیاوازی نێوان ئینزیلاق و ڕۆماتیزم هەم ئیلتیهاب لە نیشانەکەوتمان سەبەبی میکانیکی هەیە میکانیکی ینی تێکچوون یان لە ئێسکەکان یان لە بربڕەکان یان لە بەستەرەکان یان لە ماسوولکەکان بەڵام هەوکردن فەرق دەکات هەوکردن لە ئێسکەیە بە ئیلتیهاباتی ئێسک هەوکردن لە دیسکەکان هەیە بە بەکتریا و بە کێشەی دیکە هەوکردن هەیە لە ماسوولکەکان زۆر جار وەکو قونێری گەورە لە ماسوولکەی دەوروبەری فەقەرات دەبی ئەوی ژانی زۆر دروست دەکات بۆیە ئەسبابی زۆرە ئەسبابە ئیلتیهابیەکان بەڕای خۆم مهمترن لە ئەسبابە میکانیکیەکان چونکی ئیلتیهاباتەکان ئەگەر چانەکەی دەبیتە هۆی تێکشکاندنی بربڕەکان و حتا جونگەکانیش باش دکتۆر فەرموو با بڕۆین لە بەڕێدا بچنە خوارەوە نیشانەکان با بڵێن نیشانەکانی ڕۆماتیزم هەر ئەوانە من کە باسمان کرد بەڵێ ئەو ئازارە زۆرە و ئەوەی کە دەبێت
ئەوەی کە زۆر باویشە وەکو پێم گوتن ئینزیلاق ینی ئەستا زۆر کەس مەسەلەن جوێی لە ئێمەیە زۆربەی زۆری ئینزیلاقی فەقەراتی هەیە حەزی لێ بزانی مەسەلەن ئینزیلاق چییە؟ ئینزیلاق لە نەتیجەی زەختی زۆر لەسەر کرکڕاگەی نێوان بڕبڕەکان یان ئەوەتە لەبەر زەختی زۆر یان لەبەر کەمبوونەوەی لینزی لەبەر تەمەن دەبیتە سەبەب لە بۆی کە ئەو فەقەراتانە زەخت لەو دیسکانە بکەن چونکی دیسکەکانی ئێمە دەوروبەریان ڕقە ناوەندەکەشیان لینزە ئەو لینزایە دەوروبەرەکەی خۆی لێناگەڕێ بێتە دەرێ ئینزیلاق کەلیمەیەکی عەرەبیە بەڵام کە مەسەلەن کوردەکەی وەکو خزینە خزینی چی؟ خزینی ئەو مادە لینجیەی کە لە نێوان بڕبڕەکان هەیە لە بۆ ناوەوەی ژۆرە ینی کەناڵی درکەپەتک ئەوە دەبێت ئازارە بۆ سەبەبە دروست دەبێت بەڵێ ئەو ئازارە بەو سەبەبەی دروست دەبی ئەو دیسکە کە ئاوا دەردەپەڕی دێت لە ڕووی پشتەوە دێتە ناو کەناڵی درکەپەتک کە هاتەوێ زەخت لە سەرچی دەکات یان زەخت لەسەر درکەپەت و حەبلی شەوکی دەکات یان زەخت داوێتە سەر دەماری قاچەکان دەماری قاچەکانیش لە لای نەخۆش دەبیسترێتن کە سڕبوون لە بەڵێ ئافرین ئەوە هەر ئەوەیە قاچەکە سڕ دەبێت لەبەرچی وایە لەبەرەوەی ئەو دیسکانە لە هەردوو لە هەم بەلای ڕاست هەم بەلای چەپ دەمار دێتە دەرەوە ئەو دەمارە ئیش و کاری ماسوولکەکانی قاچت بۆ دەکات بە گوێرەی ئەو ئینزیلاقی کە هەشمانە لە فەقەراتی 1 2 3 4 5 خاستن ئەوانەی بڕبڕی پشت حەسەب ئەو شوێنانە دەست پێ دەکات فەرموو حەسەب ئەو شوێنانە دەست پێ دەکات سڕبوون دروست دەبێت زۆر جار هەیە مەسەلەن ئەو دیسک و ئەو ئینزیلاقی کە هەیە زیاتر زەختی داوێتە سەر دەماری لاقی ڕاست زۆر جار هەیە زەختەکە زیاتر دەکەوێتە سەر دەماری لاقی چەپ بۆیە زۆر جار نەخۆش دەپرسی دەڵێ سەبەب چییە مەسەلەن ئەمن تەنها لاقی ڕاستم سڕ دەبی یان تەنها لاقی چەپم سڕ دەبی شەرط نییە لە هەمان کات ئەو دیسکە بە یەکسانی بەسەر هەردوو لایدا بکەوێت بە شێوەیەکی زیاتر هەبڕێن دەبێتەوە کارێک لە بۆ سڕبوونی قاچەکان بە دەرەجەیەک لاقی ڕاست بڵێ ڕاستیان چە بەڵام دائیمەن ینی زۆربەی زۆری خەڵک لەبەرەوەی 180 خەڵک لە ئیشوکاری ڕۆژانە و نووسین و ئیشوکاریان دەستی ڕاستانن پستانێکی زیاتری لەسەر بەڵێ پستانێکی زیاتر لەسەر ڕاستە هەیە زۆر نقطەی دیکەش هەیە حەزم هەیە لێرە باسی بکەم زۆر جار هەیە نەخۆش ئینزیلاق و دیسکی هەیە بەڵام هیچ ژانی پشتی نییە تەنها بە سڕبوونی قاچ سەردانی دکتۆر دەکات سڕبوونی قاچیش تاکە نیشانە لە سڕبوون و ژانی قاچەکانە بەڵام کە لێ کۆڵینەوەی دەکەی کە فەحسی دەکەی کە دوایە تیشکی ڕێنین و ئەوشتانەی بۆ دەکەی لەوە بە دەردەکەوی کە ئەو شخصە ئینزیلاقیشی هەیە لە فەقەراتەکانی پشتی باشە دکتۆر نیشانەکانمان باس کرد یەک نقطە هەیە دەبێت باس بکەم لە پشتێشان زۆر جار کێشەی جونگەکانیش خاستن جونگەی حەوز بە هەوکردن یاخود بە تێکچوونی جونگەی حەوز ئەوانیش ژان دەدەنەوە قاچەکان بەڵام ئەوەی کە جودا دەکرێتەوە ژانی بڕبڕەکانی پشت زیاتر لە بۆ قاچ دێتە خوارێ هەتا سەر پەنجەی پێیەکان بەڵام ژانەکەی زۆر زیاترە لە تێکچوونی باڵێ حەوز بەڵێ ئافرین بەس ئەوانەی کە جونگەی حەوزیان ئیلتیهاب دەکایان تێک دەچی تەنها ژان هەتا سەرەوەی چۆچیان دێت بۆیە ئەو نیشانەیەش یارمەتی دەبێت لە بۆی کە جودا بکرێتەوە بەڵێ باشە دکتۆر هیچ نیشانەی سەرەکی ترمان هەیە کە جگە لە ئازاری قاچ کە باڵێن ئازاری پشت ئازاری قاچ ئەوانە دوو نیشانەی سەرەکین یعنی کەوا لە نەخۆش دەکەن نەخۆش سەردانی دکتۆر بکات ئەگەنا لە ژیانی ڕۆژانە زۆر کێشەی دیکەی دەبێت مەسەلەن خەو جولاندنی خۆی بە سەرکەوتنی قادرمە ئیشوکاری ڕۆژانە ئەوانە هەمویان سەبەبن لە بۆی کە یعنی لەگەڵ ئەو نیشانە نەدێن بەڵام نیشانە سەرەکیەکان ژان و سڕبوونە بە دەرەجەیە باشە دکتۆر بینە سەر بابەتەی کە لە زەمانێکی وەکو ئەوڕۆ بەکارهێناری مۆبایل و خواردکردنەوەی مل زۆر باوە ینی هەم لە کاتی باڵێن گەر خوێندنەوە شتێک بیتن یانیش زۆربەی زۆری ئێستاکە تاملستانەوە پێ زیاتریشی ئەو بەکارهێنانی مل زیاتر لە بۆ خواردکردنەوەی مۆبایل بەکاردێسن ئەوەی کە ئێمە تازە زیاتر باسمان کرد ژانی دیسک و ئینزیلاقەکانی پشت بوو کە دەداتەوە قاچ بەڵام لە هەمان کات
ملیش یەکێکە لە شوێنە هەرە باوەکان کە هەموو ئینسانە یعنی کەس بەدەر نییە لەوەی کە بڕبڕەکانی ملی تێک نەچێت هەر دەبی تێکچێت چونکی مەسەلەن ئەتوو بەکارهێنانی زۆرە بەکارهێنان زۆرە هەر با بڵێ پێکاتەی ژیانی ئینسانیش هەروایە ئەتوو چۆن سەرت سپی دەبی مووی ڕەشت سپی دەبی نفسیشت ئەو دیسکانەی کە هەیە لە مابینی بڕبڕەکان ئەوانەش پیر دەبی بەمڕۆژ زەمان دیسکەکانیش لینزی خۆیان لەدەست دەدەن کە لینزیان لەدەستدا دەبیتە سەبەب لە بۆی کە تووشی سەوەفانت بکە سەوەفان وەکو با بڵێ ئیلتیهابەکە ئیلتیهابێکی خەفیف و تێکچوونە لە مابینی بڕبڕەکان ئەوەش دیسان دەبیتەوە سەبەب لە بۆی کە ئینزیلاق لە فەقەراتی مل دروست بوو ملیش هەروەها وەکو ئەوەی کە جەنابت باست کرد ژیانی ڕۆژانە زۆر کاریگەری هەیە ژیانی ڕۆژانە لە وەزیفە و ئیشکردنت مەسەلەن وەزیفەت خەیاتە وەزیفەت سەرتاشیە بەڵێ سەرتاشیە زۆر سەر شۆر دەکەیەوە وەزیفەت لە دائیرەیە کۆمپیوتەری ئیش دەکەی یان مەسەلەن بەسیترین نمونە مۆبایلی خۆت زۆر بەکاردێنی بە شێوەیەکی زۆر ناتەندروست ینی ئێستا ئەوەی کە ئەمە لە خەڵک ژێمان لێ دەبی خەڵک هەیە فلیمی بە مۆبایل تەماشا ڕاستە شۆڕکردنەوە لە خلالی تقریبا 2 ساعت زیاتریش هەر ینی زۆر بە غەڵەتیش مەسەلەن لەسەر قەنەفەی ماڵی خۆی پاڵی داویتەوە لاقی درێژ کردو بالی فەچی لە بن سەری ناوە سەری ئاوا تونند سەری سابت کردی لە ئەو کات مۆبایلێکی لە پێشە هەم تەرکیزی چاوی هەم وەزعیەتی ملی سەبەبە لە بۆی کە ملیشی تێکچی بە هەمان شێوەی فەقەراتی ملیش فەقەراتی پشت فەقەراتەکانی ملیش ژان دەدەنە دەستەکان سڕ دەبن لە باوترین ئەو شوێنانەی کە تووشی ئینزیلاق دەبن لە فەقەراتی مل فەقەراتی سێم و چوارەم لەگەڵ پێنجەم و شەشەم ئەوانە زیاتر حرەکەیان لەسرە زیاتریش تووشی دیسک دەبن کە تووشی دیسک دەبن زیاتریش ژان دەداتەوە دەست هەم دەداتە پەنجەی گەورە پەنجەی گچکە عەفو پەنجەی شەهادە و پەنجەی تەنیشتی دکتۆر شانەکانمان باس کرد دەمەی بینە سەر چارەسەرکردنی شێوێکی گشتی با بڵێن ئینزیلاق لە ڕووی با بڵێن دەرمان کارینانی دەرمان لە چارەسەرە سەرەتاییەکان لە یەکەم سەردانیکردنی نەخۆش بۆ لای جەنابتان چارەسەرەکەی دەبێتن ئەوەی کە حەز دەکەیت تۆ با دەم ڕێگەوە بە وەڵامی و پرسیارە مامدەوە زانە ئەوەی کە زۆر مهمە بەنسبەت ئەو کەسانێک کە تووشی کێشەکانی پشت دەبن یەکەم شت ئەوەی کە پێی دەڵێن ینی مۆدیفیکیشن ئۆف دە لایفستایل گۆڕینی شێوەی ژیانی خۆیان ڕۆژانە شێوەی ژیان مەسەلەن گۆڕین لە چیەوە دەست پێ دەکات مەسەلەن لە ئەو فاکتەرانی کە دەبنە سەبەب لە بوو کارانی زیادبی دووەم شت مەسەلەن لە ژیانی ڕۆژانەی خۆی هەڵسو کەوتی جەستە و بۆدی ئایا ئەگەر ئینسانێکی قەڵەوە دەبی خۆی لاوازکە بە دەرەجەیەک ئەوە کاریگەری زۆری هەیە لەسەری دووەم شت مەسەلەن ئەو هۆکارانەی کە زیاتر دەبنە سەبەبی ئەو شتەی با بڵێ مەسەلەن کە پێشتر بە نەزانین هەندێک ئیشی کردو هەندێک قورسایی هەڵگرتو هەندێک شتی کردو دەبی ئەوانە بگۆڕدرێت ئەوە کە قەڵەوە وەکو باسمان کە دەبی خۆی لاوازکە بێ لەوانش چارەسەری دا و دەرمان زیاتر ئەوانەی کە لە کێشەکانی بڕبڕەکانی پشت دەست پێ دەکات ئەو دەرمانانن کە ئازار شوێنەکان هەم بۆ کەمکردنەوەی ئازار هەم بۆ خاوکردنەوەی ماسوولکەکان و هەم بۆ با بڵێ وا لە نەخۆش بکات کە ئەو نەخۆشە بتوانی ڕاضە بکات نەک تەنها بۆ ئەوەی تەنها بەس مەسەلەن نابێتە چارەسەرێکی تەواو نەخێر ئەوە یارمەتی دەرە لە بۆی ئەو شخصە بگەڕێتەوە سەرژیانی طبیعی خۆی چەند دەگەڕێتەوە سەرژیانی طبیعی خۆی ئەو کاتە زیاتر ئەو کەسە دەتوانیت ڕاضە بکات دەتوانی وەرزش بکە بەشێکی تر لە چارەسەرەکان مەسەلەن هەندێک دەرمانمان هەیە وەکو دەرمانی سەپلیمنتیان پێ دەڵێن ئەو سەپلیمنتانە تەواوکەری خۆراکی ئەوانە زیاتر لەوە بە قوتبوونی دەمارەکانن ئەو دەمارانەی کە زەختیان لەسەر وایان لێ دەکات کە باشتر بن باشە ئەوەی کە زۆر مهمە بە نسبەت ئەمە پاش چارەسەری سروشتی کە زۆر جار پێویستمان بەوەیە نەخۆش سەردانی نەخۆشخانە بکات بۆ وەرگرتن چارەسەری سروشتی بۆ کۆرسی 6 ڕۆژ 10 ڕۆژ هەتا 2 هەفتە پاشتر ئەوەی کە پێویستە لەسەری وەرزشی ڕۆژانەیە وەرزشی ڕۆژانە هەم بۆ دابەزاننی چێش هەم بۆ بە قوتکردنی ماسوولکەکانی پشتی لە هەموو کەمکردنەوەی ئازاری بەڵێ لە هەموو وەرزشەکان کە ئەوەی مهمە بە نسبەتەمەوە مەلەوانیە مەلەوانی یەکێک لە چارەسەرە هەرە باشەکان کاکتۆر دوای نابڕێک
دێچینەوە لای بینەرە ئینشاءڵڵا و وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە بە شێوەیەکی کردداری لەناو مەلەوانگە دەمانی باز و ڕاهێنانە بکەین کە پێویستە بکرێت لەبوو. ئینشاءڵڵا فەرمو. کاکتۆر کەسێک کە با بڵێن نەخۆشی ئینزلاقی هەیە لەوانەیە زۆر جار بەبێ ڕێنمایی دکتۆر بە قسەی خەڵک یان بە قسەی دەوروبەر کەسێکی نزیک بێ لە ڕوو لە مەلەوانگە بکاتن. ئەو شتانی کە ناکرێت وەک کەسێکی ئاسایی بە بەراو لە کەسێکی ئاسایی کەسێک ئینزلاقی هەیە بیکە لە ناو مەلەوانگە بۆ با بڵێن بازدانە یان مەلەکردنەی خێرایە یان پێشبڕکەیەکە کە لەوانەیە حەز بکاتن لە ناو مەلەوانگە بیکاتن ئەو شتانە کە ناکرێت بیکاتن کەسێکە بە بڵێن ئینزلاقی هەیە چین؟ ئەو کەسێک کە مەسەڵەن ئێمە ڕێنمایی دەکەین بێتە مەلەوانگە الحەمدولillah یعنی ئێستا ئەگەر زۆربەی زۆری ئەو مەلەوانگانەی کە تەماشایان دەکەین هەمویان ڕاهێنەری لێیە. ڕاستە هەمووشیان یعنی ئەوەی کە ئەمە گوێمان لێ دەبیتەوە کە بە خۆمان بە دوواداچوونماندا کردووە هەمویان ڕاهێنەری زۆر باشن هەمویان بەڵێ زۆر بەباشی دەتوانن چارەسەریەکان بکەن و حتا ئاگاشیان لە نەخۆشەکان بێ کە دەڵێنە نەخۆشک بڕۆ مەلەوانگە مانایوە نییە ڕاست یەکسەرچی خۆی بەناو ئاودادا و بە کەیفی خۆی هەرچی حرەکەک دەکا یان ناکات نەخێر بەمەبەستی ڕاهێنان چونکی ئەوەی کە ئێمە پێویستمان پێیە لە ناو مەلەوانگە لابردنی ئەو بارستە و پاڵەپەستۆیە زۆرەیە لەسەر بربڕەکانی پشت کە ئەو ئینسانە دەکەویتە ناو ئەو زەختە زۆرە لەسەر بربڕەکان نامێنی کە بربڕەکان نەما حرەکەی خۆشتر دەبی هەم زیاتر دەتوانی پەرە بە جوولەی ماسوولکەکانی بدا کە ماسوولکەکانی جوولان زیاتر خاوبوونەوە لە ماسوولکەکان ڕوودەدا لە هەمان کات لە کاتی ئەو تەمارینانەی کە دەیکا یارمەتی دەرە لە بۆی کە ماسوولکەکانیشی بە قووەتکە بە قوتبوونی ماسوولکەکان هەدەفی مێ لە چوونە ناو مەلەوانگە هەدەفی یەکەم هەدەفەکی شاراوەی دیکەش هەیە کە زۆر جار ئەو کەسە 2 مانگ و 3 مانگ و 4 مانگ سەردانی مەلەوانگە دەکات لە هەمان کات چێشیشی دادەبەزی ینی ئەوەش هەر یارمەتی دەرە لە بۆ هۆکارە سەرچیکە بڵێ ینی هۆکاری نەخۆشیەکەم دەکاتەوە ئەوەش ینی ئەمە ئێستا مەسەلەن هەر کەس لە خۆمان بگرین حتا ئەمن ئەتوو ئەو کەسانی کە تەماشاشمان دەکەن هیچ کەسێک نییە 10 کیلۆ 15 کیلۆ لە وەزنی طبیعی خۆی لە وەزنی طبیعی خۆی زیاد نەبی ینی زیادبوونی ئەو وەزنە حتا زۆر جار یارمەتی دەرە لە کاتی مەلەوانیکردن ئەو وەزنش دابەزی چونکی ئەگەر ئەوەی ئەمە بزانین زۆر کەسی قەڵەو هەیە نەک بە مەبەستی پشتێشان بە مەبەستی خۆلاوازکردن سەردانی مەلەوانگەکان دەکات بەڵام لە کاتی چوونە ناو مەلەوانگە ئەو کەسێک کە حەزیشی لێ نییە مەسەلەن مدربك احتمال لە کولفە لەسەری زیاتر بکەویان ناخۆشە لە بۆی التزاماتە لەوانەیە التزاماتە یعنی هەموو کەس ئەوڕۆ مۆبایلی زیرەکی هەیە هەموو کەس ئینتەرنێتی هەیە لە ماڵەوە یعنی بە ئاسانی دەتوانی لە یوتیوب ئەو حرەکانە دەربێنی ئەوانەی کە پێویستن ئەو ڕاهێنانەی کە پێویستن ئەوەی کە زۆر مهمە دائیمەن یعنی هەموو نەخۆشەکیش دەزانی کە ئینسان دەستە ناو ئاو یەکەم خوتوەی ڕۆیشتنە لە ناو ئاو ڕۆیشتنی ئاسایی وەکو جەنابەت انشاءالله دوایی بەکردداری ئەوانە هەموو دەکەین بەڵێ ڕۆیشتنی ئاسایی بە دەرەجەیەک دەتوانی بۆ ماوەی 5 دقه هەتا 10 دقەش حرەکە بکات ئەو کاتێک کە نەخۆش دەستە ناو ئاو زەخت لەسەری کەم دەبیتەوە یعنی حتا لاقەکانیشی هەز بە سوودبوون و خۆشبوون دەکات جیاوازە لەگەڵەوەی کە کەسێک بۆن لەسەر ئەرز پاڵداتەوە ئەو تەمارینانم کە لە ناو ئاو هەیە ئەکید ئەو کاتە پستانی کەمتری لەسەر ناو ئەو جوولەی کە ئێمە پێویستمان پێەیە جوولە مەسەلەن بۆ پێشەوە ڕۆیشتنی ئاسایی جوولەی دیکە کە پێویستمان پێیتی مەسەلەن ئەو کەسە خۆی بە دەوروبەری مەسبەحدا بگری ئەو جارە لاتەنیش بڕۆ نفسی ڕۆیشتن بەڵام لاتەنیش ئەوەش بەو شێوەیە ئەوەش دەبیتە سەبەب لە بۆی ئەتوو مەسەلەن کە دەڕۆی ئەوە نەوعە کرانەوەی قاچە بەڵام کە بە لاتەنیشدا دەڕۆی ئەوەش نەوعەک لە کرانەوەی قاچەکانە بە لاتەنیشت هەموو هەدەف لە ئیشیمە چییە ئەو کەسێک کە ئینزیلاق و دیسکی هەیە دەمارەکانی پشتی زەختیان لەسرە کە زەختی لەسرە ئەو زەختە زیاتر لە بۆ قاچەکانیتی ئەو قاچانە هەتا هەز بە لاوازبوون نەکەن ضروریە مەسەلەن لە مەلەوانی ئەو حرەکانە بکەن کە پێویستە وەرزشی سێم مەسەلەن ئەوەی کە دەتوانی بیکە مەسەلەن ئەو کەسە خۆی بەو ستیلە ئێرەوە دەگری خۆی پێوە دەگری لە پشتەوە ولاقەکانی
لە بخۆی بەرزی دەکا و نزمی دەکا بەرزی دەکا نزمی بەو دەکا شێوەیە بەڵ نە ئەوە بۆ خۆی دەێنیتەوە ئاها، دایدەنێتەوە باش. دەێنی و دایدەنێتەوە ئەوە وەرزشی سێم وەرزشەکەی دیکە مەسەلەن دەتوانی هەر پشت بەو ستیلەوە بگریت لاقەکانی وەکو پاسکل پاسکل هاشتم وەکو بیکە پاسکل باشوە باش ئەو جارە دەتوانی بچی لە شوێنێک بی ئەو شوێنە مەسەلەن هەر ئەوەندەی قوڵ بێت بەڵام خوارەوەی پشتی لە ناو ئاو بیت ئەها ئەو کاتە لە ناو ئاو بتانی دەستەکانی لە بۆ چۆک بێنی ئەولا باش. هەردووچی پێکەوە وەرزشی دیکە مەسەلەن کە بەشەکی دیکە لە وەرزشەکان هەمان کات لە ناو ئاو دەستی لە قاچەکانی بدە باش دەستی- شێوەی با بڵێن دوای بەکردداری دەیکەین ئەکید و ڕوونتر دەبێت بۆ خەڵک شڵە دەست لە قاچەکانی بدە لە پاشان وەکو مەسەلەن چۆن یەکێک پاسکل داژوە عینەن ئاوا پشتی لەوێدانێ و حرەکە بکە حرەکەی وەکو لێخوڕینی پایسکل بکە ئەوە بەعام یعنی ئەو وەرزشانەنە دەتوانی لە هەر وەرزشێک محاولە بکە 3 دقه هەتا 5 دقه بەردەوام بەردەوام بیتن بەردەوام سوودی بیت. تەواوی لێ ببینیت پاشەوەی کە ئەو وەرزشانەی خۆی ئەنجامدا وەرزشەکانی خۆی ئەنجامدا هەر وەکو خۆشیەک هەر وەکو ئیسراحەتێک لە بۆ خۆشی ئەو کات بە ئازاد بی ینی نیو سعات لە بۆ خۆی لەناو ئاو حرکاتی ئەتیادی بکە حرەکەی هاتن و چوون بکە شتێک وانە بێت مەسەلەن زۆر زەخت داوێتە سەر پشتی حرەکەتی زۆر لە ناکاو تەماشای ئەو کەسانە نەکە ئەوانەی لە بەرزی 2 مەتر خۆیان فرێ دەدەنە خوارد تەماشای ئەو کەسە نەکە ئەوەی خۆی لەناو ئەو زۆر دێڵیتەوە ینی ئەو وا تەماشای خۆی بکە کە نەخۆشە پاش نەخۆشیەکە ئەو جار هەندێک شتی خۆشی لە بۆ خۆی دەکات بێگومان باش ئەوە بەعام بش بوورە ینی کە قەتع دەکەم بەعام ئەوە باسی ئینزیلاقمان کرد کە ئەو وەرزشانە لە بۆیان پێویستە توانین بڵێن هەشت ڕێگەیە هەشت ڕاهێنانە بەڵێ لە هەمووی مهمتر ئەوەی کە جاری یەکەمیش باسمان کرد گوتمان ئەوانەی کە ڕۆماتیزمی بربڕەکانی پشتیان هەیە یەکێک لە هەرە مهمترین وەرزشەکان کە پێویستە لە بۆیان وەرزشی ناو ئاوە وەرزشی ناو ئاو ئەوان ئازادن ینی ئەو حرەکانە هەمویان لە بۆ خۆیان بکەن لە پاشتر زیاتر ینی سەعاتە کە تا 2 ساعتیش لە بۆ خۆی ئەگەر تااقەت و توانای هەبوو بەردەوام هەر جۆرە وەرزشەک و یاریەک دەکات لە ناو ئاو ئەلمهم ئەوە یارمەتی دەرە لە بۆی پشتی بێگومان تووشی ئەوە ڕەبوون نەبێت دکتۆر توانین بڵێن لە بۆ کەسێکی ئاسایی وەکو مەشکە با بڵێن بێچێشەشین ئەوە سوودێکی زۆر زۆری هەیە بەڵێ دەتوانی هەفتەی 3 ڕۆژ هەفتەی 2 ڕۆژ لە بخۆی بێ وەرزش بکات چونکی ئەوە هەمووی بە قوتبوونی دەمارەکانی پشتە زۆر باشە دکتۆرمە زۆر ماگەرماشێشە خەڵکە دەبین مەلوانی دەکەین و مەشەر عارەقە دەکەین دەمانەوێت انشاءڵا کەمەشیت کە بەکردداری ئەوش ڕاهێنانە دووبارە بکەینەوە لە بۆ بینەرانمەلۆی سوودێکی تەواو بگەێنن و ئەگەر لە هەر کات و ساتێک پێویستیان پێبیتن بە هەڵا خوانە خواستە دووبارەی نەکەنەوە بە شێوەیەکی ڕاست انشاءڵڵا ئەوە ڕاهێنانە دووبارە بکرێتەوە مەسەلەن زۆر وەرزشی تر هەیە زۆر وەرزشی تر هەیە مەسەلەن لەناو ئاو دەکرێت بەزەوەی کە مەسەلەن ئەمن و لەگەڵ جەنابی شدیانی لێ کۆڵینەوەمان لەسەر کرد و پێمان باش بوو ئەوانەیان پێ دەڵێن ئەلەوانش ئەگەر هەموو وەرزشەکان نەکەن بتوانن پێنجیان بکەن سوودێکی تایبەتی خۆی دەبیتن بێگومان خۆی هەیە زیاتر سوودەکان لەوە بە قوتبوونی ماسوولکەکانی ڕانا لەوە بە قوتبوونی ماسوولکەکانی پشتە هیوادارم ئینشاءڵڵا یعنی ئیسفادەی باش بکەن لەو بەرنمەیەش ینی حەزم لێ نەخۆش ئەوەش بزانانی ینی شەر نییە هەموو کەس بێتە ناو ئاو لە بۆ چارەسەری ئینزیلاق و چارەسەری دیسک زۆر وەرزشی دیکەی ئەعتیادی هەیە کە دەتوانانی لە ماڵی خۆی هەر لە شوێنی کارکردنی خۆشی ئەو وەرزشانە بکات یارمەتی دەرە لە بۆی کە باشبی الحەمدولله ینی ئەوڕۆ هەموو کەس یوتیوبی هەیە هەموو کەس پیجی هەیە ئامرازێک گەیشتم بە زانیاری زۆر زۆر ئاسان بووە دەتوانی ئەو شتانە تەماشا بکە ئەگەر دوودڵی هەبوو لەسەری دەتوانین لە پزیشکە بپرسی زۆر باشە زۆر جاریش ئەمە بە نەخۆشەکانی خۆمان دەڵێن ئەوە شانێک کە لە دەرێ دەکەن ئەگەر هەستت کرد ژانی پشت زۆر پێ زیاد دەکەم مەیکە محاولە بکە بیگۆڕە بیکێنە و عیدیکە سوچی وەرزشیش فەرقی هەیە لە بۆ هەر نەخۆشیێک دکتۆر با کۆتا پرسیار دوای بەجێگەیاندنی ئەو ڕاهێنانانە دەتوانین لە ماوەکی چەند لە دوای ئەو ڕاهێنانە ڕۆژێک 2 ڕۆژ هەفتێک 2 هەفتە ئەو کەسێک ئەو ڕاهێنانە دەکاتن بە چەند ماوە دەتوانین بڵێن هەست بە گۆڕانکاری بکات لە ئازارەکەی لەو بارگرانی و نەخۆشیێکە لە سەری زانە ینی ئەو کەسێک کە با بڵێ تووشی ئینزیلاق و هەوکردن و لە جێچوونی دیسکەکان دەبی هەمویان مەسەلەن سەردانی دکتۆر دەکەن ینی ئەو دەرمان و چارەسەریانە لە خلالی هەفتێک 10 ڕۆژ وای لێ دەکات ژانی زۆر کەم بیتەوە بەڵام لە هاتنە ناو ئاوی لە کۆتایی مانجی یەکەم هەست بە فەرق دەکەم لە مانجی دووەم
ینی هەز بە چاوبوونەوە و زۆر باشبوون دەکات. جیاوازیش ینی تاو ئێستا زۆر نەخۆشمان هەیە ناتوانین دەستبەرداری مەلەوانی بی. وای لێ هاتووە ینی لەکنی بوویتە هیوایەتێک و ڕەغبەتێکی زۆر خۆش. هەم چاش بوویتەوە بەڵام هەر دێتەوە لە ئاو ینی حەزی لێ تەمە تو ئاچی جیاوازە تەمە تو ئاچی پێ بکە بێگومان و خۆشیشە. زۆر باشە لە تایم بڵێن لە خلالی مانگێک لە بۆ دوو مانگ ئیسفادەشی زۆر باشە دەکات هەست بە جیاوازی دەکات لە چاودارە لە بیدایەتەکان ئیسفادە دەکات لە کۆتایی مانگ هەز بە باشبوونی زۆر دەکات باشتر بەڵام لە مانجی دووەم هەر زۆر فەرق دەکات. زۆر باش دکتۆر زۆر سوپاس دەکەین بە هیوای ئەوەی شاڵە سوودێکی تاوامانگەیان دێتن بۆ بینەرە ئەزیزانەمان زۆر سپاس بۆ جەناب ئینشاءالله لە بۆ ئەو گەنجە بەڕێزانە ینی ئەوانە دەستەکانی زۆر لەگەڵ خۆش ماماندی بیتن بوون. زۆر زۆر سپاس دەستیان شاڵە خۆش بە بیت. هیواین لە کات و ساتەشکە دووبارە بە بابەتێکی باڵین باوتر بە بابەتێکی جیاوازتر دووبارە سوودمە هەبێتن لە بۆ بینەرانمان ئینشاءالله زۆر سپاس دەکەم دەست خۆش بە هیوای سوودی دەست خۆش شاءڵە ئەگەر دەرفەت ڕەخسا و لە بەرنامەی دیکە لەگەڵ یەکتر دانیشتین باسی ڕۆماتیزمی جونگەیی دەکەین باسی چارەسەریەکانی ڕۆماتیزم دەکەین بەعام ئینشاءڵە و بەشێکیش لەوان باسی سەوەفانی چۆشیش دەکەین. ئینشاءڵە بێگومانەکەی دادەنیشتینەوە ئینشاءڵە. بەرنامەی کەمان دەبی شاڵە بە زۆر هیوای سپاس، سوود دەست بۆ خۆش. هەموو لە زۆر مەمنون. بینەرانی ئەزیز و خۆشەویست زۆر سپاس بەوەی کە چەند خولەکێکتان بەخشی بە ئێمە و بە هیوای ئەوەی سودێکی تاوامان گەیاند بێت پێتان تا بەرنامەیەشتر بەخوات